سڵاوتان لێبێ عزیزانم دووبارە هاتینە وڵاتان لە پرۆگرامێکی تازە چۆنی ئەلەند چۆنی لیندا سڵاو لێبێ و سڵاو لە بینێرانی خۆشەویستی وای تەندروستێکی باشتان بۆ خوازین ئەم ڕۆژ دووبارە بە پرۆگرامێکی نوێەوە گەڕینە وڵاتان اینجا ئەلەند زام لەگەڵ سترێسی ژیانە چۆنیت لیندا من باشم بەگشتی باشم بەڵامی تر هەندێک جار ئەو شتانە ڕوویە کەوا بکەن سترێس بین یا قەلەف بین لەسەر بابەتێکی ژیانمان ئەی تۆ چۆنی لەگەڵێ وڵای منیش باشم بەڵام بەڕای من سترێس ئەبێ هەر هەبێت من لە خۆناغێکی ژیانمە سترێسم لەدەستیا بوو هەموو شتەکان تێکەڵە بوو یعنی ئەبێ سترێس هەبێت باشە چکە ئەگەر نەبێت هیچ شتێک پاڵن نانێ باشە لە چ خۆناغێکی ژیاندا زۆرترین سترێس و قەلەقی هەبووە من زۆرترین سترێس و قەلەقیم لە پۆلی 12 بووە پۆلی 12 بەڵێ چونکە ئەلەن خۆتە زانی پۆلی 12 11 ساڵی خوێندنت لەسەر ئەو یەک ساڵە کۆبەتەوە ئەتر ینی شتەکە بەدەست خۆت نییە کە تووشی سترێسی و قەلەقیە بێ بەڵام ئێستا لەوانەیە زۆر کەس لە بینەران خۆیان پۆلی 12 بنیا خۆت کەسێکی نزیکی پۆلی 12یان هەبێت ئێمەش خۆناغێک لە خۆناغی ژیانمان پۆلی 12 بووین بەڵام ئەوەش تێپەڕێ پێویست بە سترێس و قەلەقی ناکات ناڵێن سترێس و قەلەقی و هەر نەبێ نەبێت چونکە وەکو وتمان ئەبێ بای ئەوە هەبێت کە پاڵت نەبووی سعی بکەی بەڵام نەشبێتە ئەوەی کە تۆ پاڵ بنێن بەرەو نەخۆشی یاخود بەرەو خۆزڕاندن یاخود کۆمەڵێک زیانی لاوەکی تا دروست بکات کە دوایی چاک نەبێتەوە چکە لە کۆتاییە پۆلی 12 شتێ پەڕێت و ئەتر سیرەکەی زەرێکی گەورت لە خۆتدا و پۆلی 12 شتێ پەڕیلاوە شتیایە سەرکەوتو بیت بێگومان جالیندا بەشێکە لە ژیان سترێس و قەلەقی بەشێکە لە ژیان چونکە وەک خۆتە زانی هەموو کەسێ ڕوبەڕوویە بێتەوە جا لێرەدا توانای کەسەکە دەورە بینێ ئایا کاتێک ڕوبەڕووی ترسێک یاخود سترێسێکە بێتەوە ئایا توانای ئەوەی تایە کە لایانی خۆی لایانی دەرونی خۆی جێگیر بکات و بە سەریازاڵ بێت یاخود سترێسەکە بە سەریازاڵ بێت بەڕاستی ئەوە کەوتۆتەوە سەر توانای کەسەکان و من پێم وایە هەبێت باشترێکە تاوەکو پاڵنەرێک بێ بۆ سەرکەوتن بەسەر هەر ئامانجێک یاخود هەر بربەستێکە لە ژیانمانە هەمان ڕاستە ئەنجا هەبێت بە ڕێژەیە کە نەبێ بەزارە بۆمان ئەوەش دووبارە چینەوە سەرەوە قسەیە کە هیچ شتێک 100% باش نییە هیچ شتێکیش 100% خراپ نییە ینی هەموو شتێک پێویستە بەنمونە سترێسەکەش تا ڕادێکی کەم پێویستە بەڵام نەبێتە زیانی لاوەکی بۆتان لە هیچ قۆناغێکی ژیانتان نەک تەنها پۆلی 12 مە زیاتر باسی ئەو قۆناغاکەین چونکە زۆر باوە لە ناومانە ئەنجا کە یەکێک خوێندکاری پۆلی 12 هەبێت ئەلەند ناچین بۆ ماڵیان ئەڵین با دەنگە دەنگ نەکرێت و ئیتر پۆلی 12یان هەیە و ئەبێ سعی بکات و ئەنجا کاتی دەرەجە هاتنەوە ئەوەی دوورە تەلەفۆنە بۆکە ئەوە نەیترسێسەکە زیابێ چۆنەوە دڵسۆزیە لیندا ئەوش زۆر کات لە دڵسۆزیایە و لە خۆشەویستیە بۆ خوێندکارەکە بێگومان بەڵام ئەوی کە لێرە زۆر گرنگە بێت نەکرد بۆ خودی خوێندکارانی پۆلی 12 بۆ هەموو کەسێک زۆر کات چواردەور ئەتوانن زۆر هاوکار من لەوەی کە بارودۆخێک گیر و گرفتێکی دەرونی یاخود حاڵەتێکی نەخوازرا و ناخۆش لەسەرمان ئاسان بکەن وێ بێگومان ئەوە ڕۆڵێکی گرنگی هەیە کە ئێمە چواردەورەکەمان هاوکارمان من لەو کاتانی کە تووشی کێشەیەکە بین زۆربەی کاتەکان دایک و باوکەکان بەڕاستی جگەی دەستخۆشیە لە زۆربەیە زاری زۆربەی خێزانەکان لە کاتی بەنونە بەتایبەت پۆلی 12 زۆر مناڵەکانیان سەپۆرتەکەن زۆر پشتگیریانەکەن زۆر ئاگیان لە باری دەرونیەتی زۆر کەسە دایکەکەڵێک کچەکەم هەر ئیشی پێ ناکەم و کوڕەکەم ناڵم ئیشکات و ئیتر بۆ ئەوەی کە لەو ساڵەیە سەرکەوتنێک بەدەستبێنن جا من لێرەوە بە پۆلی 12کانەڵێن پێویست بە سترێس و قەلەقی ناکات ئینشاءڵڵا هەر کەسێک ئەو شتێکە لە دڵیا دایناوە ئەو بەشێکە لە دڵیا دایناوە پێ بگا ئەنجا حەز زۆر گرنگە ینی شەرت نییە تۆ ئێستا زۆربەی ئەڵێت وام پزیشکی گشتی لەبەرەوەی ها لە ناومانە وا باوە دایک و باوکت حەزەکە بچیت بۆ پزیشکی گشتی یاخود یەکێک لە پزیشکیەکان بەڵام حەز زۆر گرنگە پێویستەکە کە بچی بۆ ئەو بەشەی کە حەزت لێتی وە خۆتی تیابینیتەوە بۆی تیا سەرکەوتوو جالیندا بێزگەلەوە ئێمە بەرنامەکەمان بڵین لەسەر نەخۆشیە زۆر گرنگە کە لایەنی دەرونی نەخۆشیش باش بێت بە تایبەتی لەلایەن چواردەورەوە زۆر کات ئەو پاڵپشتەی لەلایەن چواردەورەوە کرێت بەڕاستی گرنگە و هۆکارێکە بۆ ئەوی کەورەی نەخۆشەکە بەرز بێتەوە جا ئێستاش با بچینە لای هەواڵی یەکەمان هەواڵێکمان بۆ ئامادەکردوون لەسەر چاخواردنەوە بزانین چاخواردنەوە سوودەکانی چییە و زیانەکانی چییە لەگەڵمان بن زۆرجار لە نێو خەڵکیدا دەگوترێت خواردنەوەی قاوە باشترە لە چا بەڵام توێژینەوەیەکی نوێ ئەم بۆچوونە ڕەت دەکاتەوە
نوێترین توێژینەوەی زانکۆی فلایندرز لە ئوسترالیا ئاشکرای دەکات ئەو ئافرەتە بەتەبەنانەی ڕۆژانە چا دەخۆنەوە لە بری قاوە ئێسکەکانی جەستەیان بەهێزترە. ئەمەش بەهۆی ئەوەی چا مادەی کاتیکین لەخۆ دەگرێت کە هاوکاری پتەوبوونی ئێسک و ڕێگریکردن لە داخوران دەکات. توێژینەوەکە بە بەشداری نزیکەی 10,000 ئافرەتی بەتەمەن ئەنجام دراوە و بۆ ماوەی 10 ساڵ بەردەوام بووە. لە توێژینەوەکە دەرکەوتووە ئەو ئافرەتانی کە ڕێژەیەکی زیاتر چایان خواردۆتەوە چڕی ئێسکیان زیاترە بە بەراورد بەوانەی کە قاوەیان خواردۆتەوە. دکتۆر ئێنولیو سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت زیادبوونی چڕی ئێسکەکان تەنانەت ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێت دەکرێت کاریگەریەکی گەورەی لەسەر تەندروستی ئێسکەکان هەبێت و بیان پارێزێت لە شکان. هەروەها دەژڵێت هەرچەندە ڤیتامین دی و کالسیۆم دوو پێکاتەی گرنگن بۆ پاراستنی ئێسکەکان، بەڵام ئەو خواردنەوانشی کە دەیان خۆینەوە دەکرێت ڕۆڵی گەورەیان هەبێت و ژنانی بەساڵاچوو بپارێزن لە ئێسکە نەرمە و پوکانەوەی ئێسک. دەرئەنجامی توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی هەرچەندە چاسوود بەخشە، بەڵام نابێت خانمان ڕۆژانە بڕێکی زۆری لێ بخۆنەوە، بەڵکو دەبێت لە 2 کوب تێپەڕ نەکات و ڕاستەوخۆ لە پاش ژەمەکانەوە نەخورێتەوە. بە ژێرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە هەر 3 ئافرەتێکی سەر و 50 ساڵدا یەکێکیان بەدەست نەخۆشی فشەڵبوونی ئێسکەوە دەناڵێنێت. باشە پێم بڵێ لەگەڵ چایە چۆنی چاخۆیتەوە؟ وەڵای من حەزم لە چاخواردنەوە هەیە، بەڵام شتێکی زۆر گرنگی نییە لە ژیانمانی بڵێم ئەها ئەگەر نەی خۆمەوە سەرمێشێوانە، بەڵام وەکو حەزم لێتی ئەی خۆمەوە ئەی تۆ. منیش بەگشتی زیاتر نانی بەیانیان کەنانی بەیانیانە خۆم چای لەگەڵا خۆمەوە، بەڵام کاتەکانی کە زۆر کەمجا بەڕاستی چاخواردنەوەی شەکە لە کللتورەکانی خۆمان بەلامەوە کللتورێکی جوانیشە، بەڵام بێگومان ئەگەر بێت و بە شێوکی تەندروست بخورێتەوە هەم زیاخۆری تیانەکرێت هەمیش بەتایبەت دوای ژەمەکان هەوڵ بین چا نەخۆینەوە. ئەنجا لە هەواڵەکەی ئاماژەی پێدرا بوو کە دوای ژەمەکان باش نیە چاپخۆینەوە، هەرچەنە لای ئەمە دوای ژەمەکان زۆر حەزیان پێ کە چاپخۆنە هیوادارم وردە ئەمە کەم بکەینەوە و دوای ژەمەکان چا نەخۆینەوە. ئەنجا ئەلەن هەر سەبارەت بەو بابەتە ڕاپرسێکم کردووە بۆەوەی کە هاوڵاتیان چەند چاخۆن ڕۆژانە فەرموو پێکەوە بینەریبین. با بینەربین. ڕۆژانە چەند چاخۆیت؟ وەڵا 18 بۆ 24 ڕۆ. بۆچی ئەوەنە زۆر خۆیت؟ وەڵایەتی بڵم چە ڕەهاتۆم لەسەر زیاتر بە تەنیایی ژیاوم و ئیشی کرێکاری یەکەم لە کرێکاری با بڵێن زیاتر ئیش چاخۆی توانێن خۆمان چالێنین با بڵێن. وەڵاهی من خۆی مەعیدەکزانم لەگەڵایە لە کوردواری خۆوانە پێڵێن دڵک زێ جا من پیانەتم چا مەخۆ ئیتر کەم لێرایش دانیشم چایەکە خۆم. یعنی ڕۆژانە یەک چاخۆی؟ وەڵای لە ماڵیشۆ چایەکە خۆمەوەی تر هەرەوە. وڵای ڕۆژی وایە چایە دوو چاو ئاوێک و دوو ئاواتی بە پێی کات و وەختەکەی کاتەکان چۆن سەرچە جێی نەخوارەوانەتی لیا دانیشین و کۆمەڵە پێک و برادەری چاکین و چایە خۆین ڕۆژ وایە چێتە دوو چال لەوانەی ڕۆژ چێتە کەمتر لەوانێت چێتە زیاتر. بەیانیان دوو پەردەق چاخۆم دێم لێرەش دانیشم تا ڕۆمەوە 6 چا بۆ 7 چاخۆم. نیوە ڕۆژ لە ماڵەوە دوو پەرداغە خۆم ئیتر ئێوارەش چا ناخۆم تەواو. بەس بەیانیان چاخۆم. واتە ڕۆژانە یەک چاخۆی؟ یەک چا مەگەر لە چایخانەش لەبەرەوەی کە لە چەکانەکە دانیش مەگینا چا هەر ناخۆم. باشە لیندا بەڕاستی بیر و بۆچوونی جیاوازێ لە ناو هاوڵاتیانە، هەندێکیان ڕێژەی چاخواردنەوەیان زۆر و هەردێکیان ئاسایە و هەش هەر نایخواتەوە. ڕاستە. باشە لیندا من کە سەیری ئەو ڕاپرسیی تۆم کرد شتێک هاو بە مێشکمە دیقەتی ئەوە میە کە هەر بڵێن زۆربەی ڕاپرسیەکان لە شوێنی جیاجیایە کردوتە. باشە جا ئەمە دیسان ئۆچێتەوە سەر بابەتی
جوڵەی جەستە و بە بێگومان. پێڕۆشتن و ئەو بابەتانە ڕاستە جا با بیری بینەرانمانی بێنینەوە کە ئێمە لە ئێستاە چالاشیەک یاخود بڵێن چاڵنجێکمان ئامادە کردووە بۆ ئێوە ئەتوانن لە ماوەی ئەمڕۆ ئەم شەو و هەتا سپەیشە و هەر بە ڕێزێک 15,000 هەنگاو بڕوات و لەسەر بەرنامەی تەندروستی موبایلەکەی سکرین شۆت یاخود وێنەی بگرێت و بۆمان بنێرێ ناوی ئەچێتە تیر و پشکەوە بۆ بنەوەی خەڵاتێک جا ئاماز لێرە تەنها ئەوە نییە بڵێن خەڵاتێک ببینەوە ئاماز لێرە ئەوەیە کە با بڵێن تەندروستیمان پارێزین و جوڵە جەستەیەکانمان و چالاشەکانی ڕۆژانەمان کەمێک زیاتر بکەین جا ئەوەشی کە گرنگە لێرەیە بەشێک لە هاوڵاتیان ڕەنگە بەلایەنەوە زۆر بێ بەڵام بەڕاستی پێم وایە ڕێژەی ئاسایی ئەوڕۆ ئەگەر 8,000 پێڕۆشت بن تەواوە بەیانیش 8,000 ئەکاتە 16,000 ڕێژەی ئاسایی 7,000 بۆ 10,000 بەنزیکەی ئەمە ڕێژێک ئاسایی هەتاوەکو 10,000 ئەوە ینی تۆ کەسێکی زۆر چالاکی ڕۆژی ئەگەر ڕۆژی 10,000 پێ بڕۆیت ئەوە مانای ئەوەیە تۆ کەسێکی زۆر چالاکیت ئەگەر 7,000 بۆ 8,000 بڕۆی ئەوە ینی لە وەسەتە لە مامناوەندایە بەڵێ اینجا ڕۆشتن بە پێ زۆر گرنگە بۆیش ئەو چاڵێنجەمان ڕاگەیاندووە بۆ ئەوەی هانی ئێوە بدەین کە بە پێ بڕۆن جا منیش لە کاتی ڕاپرسیەکانە ئیتر لە لای ئیبراهیم پاشاوە تاوەکو لای مەولەوی و لای ئۆرزی و ئەوانە هەمووی بە پێ ڕۆشتوم حسابێ نەکرد چەند هەنگاو ڕۆشتووی وەڵای حسابم نەکرد ئەو کاتە بەس خۆشم چاڵێنجاکە کەم خەڵاتەکەشم ناوێ خەڵاتەکە ناین بە تۆ خەڵاتەکە بۆ مینەرەکانمانە ئێمە ئەبێ ئەوان پاڵ نەری ئەوان بین کە تاوە بەس قەی ناکە ئەگەر زانیمان زۆر ڕۆشتی هەر خۆمان شتێکە بۆ بکەین ئەیبینە دەستان خۆش باشە ئێستاش بچینە لای هەواڵی دواتر باشە خۆشەویستان ئەچینە لای هەواڵێکی تر ئەوەش هەر دوو بارە باز لە چالاکی جەستاکە سوودەکانی چالاکی جەستە بۆ گورچیلە توێژینەوەیەک لە نەرویج ئاشکرای دەکات ئەنجامدانی چالاکی جەستەیی بەردەوام مەترسی سزبوونی گورچیلە کەم دەکاتەوە لە چوارچێوەی توێژینەوەیکی نوێی زانکۆی باکوور لە نەرویج توێژەران بە بەشداری زیاتر لە 1,800 کەس بە دوواداچوونیان بۆ کاریگەری چالاکی جەستەیی لەسەر تەندروستی گورچیلە کردووە. ئەنجامی توێژینەوەکە دەریخستووە ئەو کەسانەی بە بەردەوامی چالاکی جەستەیی ئەنجام دەدەن ئەگەری توشبوونیان بە سستبوونی گورچیلە بە ڕێژەی لە 170 کەم دەبێتەوە بە بەراورد بەوانەی چالاکی جەستەیی بە هیچ شێوەیەک ئەنجام نادەن. بە گوێرەی دوایین بڵاوکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کەسێکی پێگەشتووی تەندروست پێویستە بەلایەنی کەمەوە هەفتانە 150 خولەک وەرزش بکات. اینجا ئەلەن باسی پێڕۆشتنمان کرد هاڵەکەشمان لەسەرەوە بوو ئەنجا تەوەری ئەو ڕۆژمان سەبارەت بە تەندروستی گورچیلەیە کە یەکێکە لە ئەندامە زۆر گرنگەکان و ئەندامە ماندووەکان کە ڕۆژانە خوێنمان بۆ ئەپاڵەوێەوە وەکو پاکردنەوەیە کە لە جەستەمانە ئیشەکات ئەنجا سپاس بەخوا کە دوودانەمان هەیە لەو ئەندامە زۆر ماندووانە ئەنجا گرافیکێکمان ئامادەیە سەبارەت بە ئامار بزانین ئامارەکان چیمان پێ ئەڵێن ئایا ڕێژەی نەخۆشی ئەو ئەندامە چەندێکە لە بەگشتی لە جیهانە گەر هاوکارانم یارمەتیم بن اینجا ساڵانە زیاتر لە 1 ملیۆن کەس بەهۆی نەخۆشیەکانی گورچیلەوە گیان لەدەست دەدەن 1.5 ملیۆن کەس یاواتە ئەو ڕێژەیەکی بەرز ئەلەن کە بەهۆی نەخۆشیەکانی گورچیلەوە گیان لەدەستێن وەکووتمان گورچیلە ئەندامێکی زۆر گرنگە زۆر جا تووشی نەخۆشیە بێتەوە جۆرەها نەخۆشی جیاواز کە دواتر بە ورد و درشتی لەگەڵ دکتۆری پسپۆڕا باسیەکەین اینجا ساڵانە زیاتر لە 100,000 نەخۆش چاندنی گورچیلەیان بۆکرێت یعنی گورچیلە چاندن لای ئێمە تا ڕادەیەک باوە کە گورچیلە کەسێک وەرەگرن بۆ کەسێکی تر اینجا زیاتر لە 3 ملیۆن کەس بە بەردەوامی غەسلی گورچیلەیان بۆکرێت غەسلی گورچیلە یەکێکە لەو کردارانەی کە زۆر جار بەگوێمانەکەوێت ئەنجا کۆبڵی خەڵەتێ گەشتنیشی هەیە سەبارەت بەوە کە ئەم شەو ڕاستی یەکەینەوە اینجا گورچیلە ڕۆژانە
20 بۆ 25 جار هەموو خوێنی لەشمان ئەپاڵێوێت واتە ئەکاتە 180 لیتر خوێن ئەپاڵەوێت لە ماوەی 24 کاتژمێرە کەواتە ئەندامێکی زۆر ماندووە و زۆر کەسمان هەیە بە یەک گورچیلە ئەژیت و دووبارە مەش باسەکەین بە وردو درشتی اینجا میوانەکەمان ئامادەیە ئەلەن بابانگەشتی بکەین فەرموو دکتۆر سلااو لێبێت بەخێر بیت زۆر سپاس بژی زۆر سپاس دەکەم بەخێر بیت ئەم نایپارەکەم بێنم بەخێر بیت دکتۆر زۆر سپاس دەکەم دکتۆر جان ئەمە لەوە دەست پێ بکەم هەوکردنی گورچیلە چییە؟ سەرەتا باسی گورچیلە و بۆری حالبوو میزەڵدان بکەین ئێمە هەوکردنی گورچیلە دوو ڕێگەمان هەیە بۆی هەوکردنی گورچیلە توش بێت ڕێگەیشانەوەیە بەکتریاکە لە بۆری میزەوە ئەچێتە میزەڵدان و پاشان بە بۆری حالبە ئەو بۆری حالبی کە لە بینی گورچیلە و میزەڵدانە سەرەکەوێت بۆ ناو گورچیلە ئەمە باوترین ڕێگەیە پێڵێن ئەسێندین یانی سەرکەوتنی بەکتریاکە بەرەو گورچیلە و ڕێگەی تریشمان هەیە لە ڕێگەی خوێنەوە گوێزێتەوە بۆ نمونە ئەمەیان ڕێگەیەکی تۆزە دەگمەنە لەو حاڵتانەی کە سی لە گورچیلەکانە ڕۆایە دیات خودت هەنێک بەکتریای وەکو ستاف ومانە ئەچەند گورچیلەکان لە ڕێگەی خوێنەوەڕن ئەم بێتە هۆی هەوکردنی دیواری گورچیلە و پارانکامیای گورچیلە و ئەمەش هەندێک جار بەرەو حاڵەتی کڕۆنیکە ڕوااتە حاڵەتێکی موزمی و درێژخایەن ئەگەر زوو جارە سەر نەگرێت باشە دکتۆر ئەو مەترسیانە چین لە کاتێکا کە ئەگەر بڵین هەم درەنگ پێ بزانرێکە ئەم گورچیلێ تووشی هەوکردن بووە یاخود ئەگەر پێشی بزانرێت چارەسەرەکەی دوابکەوێ ئەوە چ ئاکامێکی خراپی لێکەوێتەوە بەڵە ئەگەر هەوکردی گورچیلە دواب بخرێت بێگومان بەرەو سستیە ڕات ئێمە توانین بڵین لە ماوەی 2 هەفتە بۆ 4 هەفتە هەوکردن زیاتر بەرەو پێشەوە بڕات ئەبێتە هۆی تێکدانی خانەکانی گورچیلە کە بە پرسیارن لە پاڵاوتنی خوێن و دروستکردنی میس و ئەمەش ئەگەر بەرەو زیاتر بڕات و زۆرتر درێژخایەن بێت لە ماوەی 3 مانگ هەندێک جار 6 مانگە گورچیلەکە بەرەو سستیە ڕات دکتۆر ئازاری گورچیلە بزەبت لەکوێیە بە زۆر جار ناخۆشەڵێ بە پشتەوە مێشیان ئێوە مێشێ بزەبت ئازاری گورچیلە لەکوێیە بۆی ڕوون بێ بۆ بینەران چارە خوازەکان کە ئازاری گورچیلیان بۆیێت زیاتر دەسەخەنەکە لەکەیانەوە ئازارێکی زۆر توون و زۆربەی کات قسەیان بۆ ناکرێت یاخود لە تا ئازار ناتوان دانیشن ئەم ئازارە توونگە هەندێک جار شەوان هەڵیان نەسەنێ لە خەو و ئازارەکە جاری وایە تای لەگەڵایە بە تایبەتی ئەگەر جیرانی بۆری حالبەکە لە هەمان کاتە بەکتریای لەگەڵا بێ و هەوکردنی گورچیلەکەی لەگەڵا بێت زۆر جار ئەبێتە هۆیەوەی کە چارخوازەکە لەرزوتایەکی زۆری هەبێت و ئازارێکی زۆر لەکەلەکەیە هەبێت و بە دابەزینی بەردەکە یا هەوکردنەکە لە گورچیلەوە بۆ بۆری حالب زۆر لە چارخوازەکە لە ئازارەکەم لە کەلەمایە بەڵامیێتە خواریشەوە بەرەو بەشی خوارەوەی سکم و بەرەو میزەڵدان و لە کاتی میزکردنا ئازار و کزانەوەم هەیە. باشە دکتۆر بەگشتی لەسەر ئاو خواردنەوە زۆر کات بەشێک لە هاوڵاتیان ڕێژێکی زۆر زیاتر لە ئاسایی ئاوە خۆنەوە یاخود بەشیشان بە بۆنەی مەشغوڵیەت و بە بۆنەی هەندێک کات تەنانەت بیرچوونەوەش من خۆمیشێکم لەو کەسانی کە هەندێک کات بیرمەچێتەوە ئاو بخۆمەوە یاخود بیرمەچێتەوە کە چەندێک ئاوم خواردوێتەوە باشە ڕێژەی ئاسایی ئاو خواردنەوە چەنە لە ڕۆژێکە بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسێکی وکو ئاسایی نۆرماڵ ئەدڵت ئەتوانین بڵین 14 پەرداخ 15 پەرداخ ئاو بخواتەوە ڕێگری ئەکات لەوەی کە تووشی هەوکردن و بەردی گورچیلە و دروستبوونی کریستاڵەکان و ڕەمڵ بێت لە گورچیلەکانیە واتە 2 لیترنی و ئەو کەسانی بەردی گورچیلیان هەیە ئەبێ زیاتر بخۆنەوە ئەبێ بگەنە 3 لیترنی و هەندێک جار 4 لیتر بپی حاڵەتەکەیان بپی ئەو ڕەمڵ و کریستاڵی کە گورچیلیان دروستێکات وێنێتە خوارەوە لە هەندێک کەسا توانین بڵین 4 لیتر بەڵام لە کەسی ئاسایە 2 لیترنی و 3 لیتر. بۆچی دکتۆرەوانی بەردی گورچیلیان هەیە بێ زیاتر بخۆنەوە ئایا ئەوە کاریگەری هەیە بۆی بەردەکە بێتە خوارەوە؟ بەڵێ تەمان بەردی گورچیلە ئەکرێت هۆکاری بۆ ماوەی بێت واتە لە بۆماوەی لە ئایلەکە هەبێت کە کالسیۆم و ئۆگزەڵیت و ئەم مادانی کە بە پرسیان لە دروستبوونی بەردی گورچیلە لە گورچیلەوە فڕەبدرێتە دەرەوە بێتە هۆی کۆبوونەوەی و کریستەڵایزیشن و دروستبوونی بەرد. ئەم کەسانە کە لە بۆماوەیە هەیەە باشتر وایە ئاوی زۆر بخۆنەوە و ئەو ئاوەشی کە ئەیخۆنەوە ئاوێکی تەندروست بێت پاک بێت بۆەوەی کریستەڵەکان کۆ نەبنەوە و حاڵەتێک هەیە کە پێڵێن سوپەر ساتوریشن ینی خست بوونەوەیەکی زۆر کە لەو حاڵەتە بەردی گورچیلەکە دروستە بێ ئەبێ ئەوان ڕێگری کەن لەو خست بوونەوەیە.
زۆر کەس هەیە دکتۆر ئەڵێن شەوانە 3 جار هەڵەسینەوە بۆ میزکردن و کاتێک پشکنینەکەن هیچ کێشەیەکیان نییە لە گورچیلەیانە ئەوە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن و چۆن چاکە بن. ئەبێ لە پێشە ئێمە هەستریکی کامل مێژویی کامل لە نەخۆشەکە وەرگین بزانین حەب و عیلاج چی بەکارێنێ بزانین شەوان چەند چاخوا چەند قاوەخوا شکەنە خۆشمان هەیە شەو دانیشێ 5 چاخوایە 2 قاوە ئەخوا کە ئەمانە مدەڕێرە نەبێتە هۆی دروستبوونی میز و میزکردنی زۆر و ئەو خواردنەشی کەی خوا دەبێت زانین جۆری خواردنەکە چییە فاسفو دەخوایە خواردنێکی طبیعی خواردووە و ڕێژی ئەو خواردنەوەکەشی پێش خەوتن چەند بووە لەگەڵ تێکرا عیلاجەکانی هەندێک عیلاج هەیە کە لە حاڵەتی دڵا لە سستی دڵا بەکارهێنرێت لەو کەسانی کە تەمەنیان هەیە و کێشی دڵیان هەیە بێت هۆی میزکردنیان بۆی زەختیان بەرز نەبێتەوە بۆی زەخت لەسەر دڵیان نەبێت ئەم حەبانیان بۆ نووسن هەندێک جار بەس گۆڕینی کاتی حەبەکە هێنانە پێشەوەی ئەتوانێت ئەو حاڵەتە چارەسەر بکات بەڵام هەندێک کەسی تریش هەیە گرژبوونی میزەڵدانی لەگەڵایە گرژبوونی میزەڵدانیش حاڵەتێکە هەندێک کەس کە لەگەڵیانایە حاڵی درێژخایانە هەیە بەهۆی کارەبایەتی میزەڵانەوەی هەیە بەهۆی کێشەیەکە لە عمودی فەقەریا بێت لە سپاینەڵ کۆردا بێت کە زەختی لەسەر بێت جاریوا هەیە چونکە جاریوا هەیە هۆکاری فانکشنەڵە ینی هۆکاری فیسیۆلۆجیکەڵە جاریوا هەوکردنێکی بەسیتی هەیە بێتەوەی کە شەوان زوو هەستێت باشە دکتۆر ئەو دەستەواژەی کە لە ناو کۆمەڵگی خۆشمانە زۆر باوە پێوتە میزە چرکیە ئەوە چییە چۆن ڕوە ئایا ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆمان هۆکار ئایا با بڵین فرمانی ئەندامەکانی کۆئەندامی میزە ڕۆتێکچۆ یاخود چۆنە هۆکارەکەی هۆکارەکەی وتمان ئەکرێ هۆکارەکەی زۆر بێت هەندێک جار لە بەتەمەنانە لە پیاوانە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ گەورەبوونی پرۆستات کە پرۆستات گەورە بێت ڕێگریەکات لە بۆری میز تەسکبوونەیەک دروستەکات کە و چارەخوازن ناتوانێت میزەڵدانی بەتاڵ کاتەوە بە تاواتی لەبەرەوە دوای تۆزێک هەست دەکات هەمیسان جارێکتر پێویستی بە میزکردنە ئەچێت میزەکاتەوە یاخود ئەوانی کە شەکرێکی درێژخایانیان لەگەڵا بووە تەئسیری کردووە لە ماسوولکەکانی میزەڵدانیان بۆتە هۆی تەمەڵکردنی ماسوولەکانی میزەڵدانیان ئەم میزەڵدانە قووەتێکی تەواوی نییە تاکو میزەڵدانەکە بەتاڵ کاتەوە لە کاتی میزکردنە بۆیە جارێکی کێتەوە دوو جار ئەچێتە توالێت تاکو بەتاواتی بەتاڵ بێتەوە میزەکەی بەڵام جاری واشەیە بەوەش بەتاڵ نابێتەوە پێویستی بە عیلاج هەیە هەندێک جار پێویستیان بە سۆندە هەیە ئەم کەسانە دکتۆر چ کاتێک پێویستە گورچیلە دەربهێنرێت و گورچیلە بچێندرێت بەڵێ تاوان ئێمە سپاس بۆ خۆی گەورە کە دوو گورچی لەمان هەیە لە کاتی حاڵەتەوەی کە گورچیلەیەکیان وای لێ بێت تووشی هەوکردنی درێژخایان بێت یاخود تووشی سستی بێت دکتۆر بە پشکنینی ئەو گورچیلەیە هەندێک جۆری ئەشیعە هاتووە کە ئێستا لە شارەکانیشا ئەڤیلەبڵن پێمانەڵێت لە سا چەندم گورچیلەی شەکات یعنی دیارریەکە سپلیت فانکشن بۆ هەر گورچیلەیەک لە سا چەند ئیشەکات بەپێی گایدلاینەکان زۆربەی ئەو گورچیلانەی کە هەوکردنی بەردەوامیان هەیە و بەردیان هەیە و چارەخوازەکە دایمە ئازاری هەیە ئەگەر ئیشکردنی لە سا دە بەرەو کەمتر بێت ئەوە ئەتوانرێت دکتۆرەکە بووی لابات بەڵام بەڕەچاویکردن لە ئیشکردنی گورچیلەکەی تری چکە بێ گورچیلەکەی تری ئیشکردنی باش بێت چ هۆکارێکە بێت هۆی ئەو سست بوونە زۆر جارەوەی کە ئێمەی بینین هەوکردنی بەردەوام و بەردی گورچیلە و هەندێک جار تەسک بوونی بۆری حالب بۆری حالب وتمانەوە بۆریە کە لە بینی گورچیلە و میزەڵدانایە 20 سانتیمە ئەکرێت لە هەر شوێنێکە تەسک بوونەوە هەبێت بێتە هۆیەوەی میزەکە لە گورچیلەوە نەچێتە خوارە و بێتە هۆی ئاڵساندبوون و کشان و تەنەکبوونی دیوارەکان و هەروەها مردنی ئەو خانانەی گورچیلە کە بەرپرسیارن لە پاڵاوتنی خوێن و هەندێک جاریش ئەمەشیان لە مناڵانە زیاتری بینین گەڕانەوەی میز لە میزەڵدانەوە بۆ گورچیلەکان مناڵەکە نیشانەیەکی نییە ئەکرێت لە ویلادیەوە لەگەڵیا بوو بێت پێیان نەزانی بێت یەک دوو جار لاوانێت تووشی هەوکردن بوو بێت عیلاجی بۆ نووسرا بێت بەڵام پزیشکی پسپۆڕ نەیبینی بێت ئەم بە بەردەوامی ئەم میزە گەڕاوەتەوە بۆ گورچیلە و بۆتە هۆی هەوکردنێکی بەردەوامی گورچیلە بەداخۆ زۆر جارکەی بینین چارەخوازەکەی تەلا ئێمە گورچیلەکەی دیواری تەنێک بۆتەوە ئیش ناکات دەستخۆش دکتۆر ڕەوا عومەر پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆ پرسیاری زۆر ماوە پرس و باسی زۆر ماوە کە باسیکەین بەڵام خۆشەویستان وچانێکی کورت وەرەگرین و چاوەڕوانمان بن ئەگەڕێنەوە وڵاتان بە کۆمەڵێک بابەتی تر.
پارەسڵاو باسی گورچیلاکەین کۆمەڵێک پرسیاری ترماوە لە دکتۆری بکەیت دکتۆرەوە ئەو هەڵە باوانە یاخود ئەو هۆکارە سەرەکیانە چینکە خەڵک بە بەردەوامی ئەیکەن ئەبێتە هۆی زیانگەیاندن بە گورچیلە. بەڵێ لە ئێستادا بەهۆی ئەوەی کە زۆربەی زۆری مناڵەکان بە شاشەوە مەشغوڵن، ئەتوانین بڵێن ئایپاد بێ، مۆبایل بێت یاخود تەلەڤیزیۆن بێت، بەداخەوە کەم ئاو خۆنەوە یەکەم، دومیش می زۆر ڕاگرن و درەنگە چون بۆ توالێت زۆر جاروایان لێ کات کە میزەڵانیان بەرەو فولی ئەڕات لەپەر حاڵەتێکیان بۆ دروستە بێ ڕاکەن بۆ توالێت. و لەم ئەخیرا توانم بڵێم ڕێژەی ئەو مناڵانی کە هەوکردنی میزەڵانیان لەگەڵایە زیای کردووە بەهۆی ئەم شاشەیەوە و نەجوڵانیانەوە، چونکە مناڵە بێ بجوڵێت بۆی برسی بێت نان بخوا و گەشە بکات. بەداخەوە مناڵی ئەم سەردەمە کەمترە جوڵێت. جوڵە وەرزشکردن تا چەندەکەی کاریگەر بێ بۆ پاراستنی گورچیلەکانمان؟ زۆر کاریگەرە لەبەرەوەی سوڕی خوێن چالاکە بێت و گورچیلەکە تا خوێنی باشتر بۆ بڕات باشترە و ئەگەشێتەوە و بە تایبەتی خوێنێکی پاکی بۆ بڕات لە شوێنێکا کە هەوای پاکە بێت، واتە پیاسەکردن یا ڕاکردن لە پارکە لەبەرەوەی ئۆکسجینی زۆرە ئەم بۆ گورچیلەکانمان زۆر باشە و بە پێچوانەشەوە گەرە و کەسە لە شوێنێکی دووکەڵاویە بێت، بۆ نمونە کافتریاکان بێت یاخود هەر شوێنێکی کە بێت کە دووکەڵی تیا بێت، ئەمە بۆ گورچیلەکانمان و بۆ تەندروستی گورچیلەکان و بۆ خانەکانی کە بەرپرسیارن لە پاڵاوتنی خوێن لە گورچیلەکانمانە زەرەری هەیە. باشە دکتۆر بەگشتی بەشێک لە هاوڵاتیان بەبێ ڕایۆژی پزیشکانی پسپۆر دەرمان وەرەگرن، جا هەندێک لەو دەرمانانە زیانەگەێنن بە کۆئەندامەکانی جەستە، بێگومان گورچیلەکانیشمان بێبەژنین لەو زیانانە. باشە ئەو دەرمانانە چین بەگشتی کە ئەگەر بڵێن بەبێ ڕایۆژی پزیشکی پسپۆر بەکار بهێنرێت یاخود تەنانەت دەگەر ڕێژەیەکی زیاتر لە ڕێژەی دانراوی لێبخورێزیان بە گورچیلا ئەگەێنێ؟ بەڵێ بەگشتی لە ئازارشکێنەکانە ئەوەی کە بینیمانە بۆتە هۆی سستی گورچیلە لە هەندێک چارەخوازە بەداخەوە وەکو پرۆفین کە خەڵک زۆر بەکارێنێت لەناو خەڵکە باوە سەری ێشێ یەکسەر پرۆفینێکە خوا ڕۆژی دوایەوە سەری شێشێت جارێککە پرۆفینە خوات و ئێنسیدەکان بەعام دایکلۆفیناک، ئیندۆمێسازین ئەمانە بەعام ئیشکردنیان و زەختکردنیان لەسەر گورچیلەیە لەسەر مول لە خوێنەکانی گورچیلە ئیشەکەن وە لە ئەنتیبیاتیکەکانی شاتوان مەجموعی ئەنتیبیاتیکمان هەیە نیفرۆتۆکسیکن واتە تۆکسیتیان هەیە بۆ خانەکانی گورچیلە. ئەبێ پزیشکی پسپۆر ئەنتیبیاتیک بنووسێ بۆ چارەخواز پێشەوە فەحسی بۆ بنووسێت کە بزانێ گورچیلەکانی بەباشی ئیشەکەن ئەنجا دەرزی وەرگێت. بەداخەوە لە ئێستا بینین بەشێکی زۆر لە چارەخوازان کە یەنە لامان پێشتر دەرزیان وەرگرتووە لە شوێنێک و دەرزیەکان بە شێوەیەک نووسراون کە هیچ ڕێنمایەکی پێشووتر نەبوو لەسەر ئیشکردنی گورچیلەکان ئەکرێت زەرەر بات لە گورچیلەکانیان بە بیەوەی پێی بزانن. دکتۆر نەخۆشانی شەکرە ئەبێت چۆن مامەڵە بکەن و چ شتێک بخۆن و نەخۆن بۆ ئەوەی کە گورچیلەکانیان سەلامەت بێت، چونکە کاریگەری لەسەر گورچیلە هەیە شەکرە بەتابەت شەکری جۆری دوو. بەڵێ تەوان زۆرترین هۆکار کە بێتە هۆی سستی گورچیلە شەکرەیە. ئەو چارەخوازانی شەکریان هەیە پێویستە بە بەردەوام وەرزش بکەن، بەردەوام بجوڵێن و شەکری دەستکرد تا ڕادێکی زۆر بەکارنێنن بە تایبەتی لە خواردنەکانی فاستفودەکانە و لە خواردنەوە گازەکان شەکرێکی زۆری تایە، لە شیرینیەکان ئابێ ئاگیان لە خۆیان بێت و لە خواردنی شابێت ڕێجیمێکی باش بکەن بۆی کێشیان دابەزێنن. بەڵام گرنگترین شت بۆ ئەوانی کە شەکریان هەیە وەرزشکردنە. بە وەرزشکردن هەم ئەتوانن شەکرەکان کۆنتترۆل بکەن، هەم ئەتوانن ڕێگری بکەن لە دروستبوونی بڵەت کڵۆت و مستەقبەلەن بێتە هۆی خوانەخواستە دروستبوونی جەڵدە و چونکە لە نەخۆشی شەکرا بە کلسبوونی بۆریەکانی خوێن و بۆری دڵ و بۆریەکانی گورچیلە زیاترە. باشە دکتۆر بۆچی ئەوانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە پێویستیان بەوە بێت کە ئەو دەرمانانە بەکاربێن کە بەرگریان لاوازەکە؟ ئەم چاندنی گورچیلە لەبرەوەی مەناعی ئەو کەسە هەڵەسێت بە بەرگریکردن لە خۆی کە شتێکی نامۆ هاتۆتە ناو جسمەکەەوە کە ویش گورچیلەیە هی کەسێکی ترە هەڵەستێت. ئێمە طبعاً فەحسێکمان هەیە مطابق هەیە پێشەوە ئەبێ بکرێ مطابق لە بینی ئەو چارەخوازە کە گورچیلەکە وەرەگرێت لەگەڵ کەسی کە چی ئەو پشکنینە دکتۆر کە پێویستە بکرێت؟ پشکنینی تایبەتە بۆ تیشوەکان ئەکرێت پێڵەن HLA تایپین و چەند پشکنینی تریشە ئیمونیتیە ئەکرێت ئەبێ مطابقەیەک هەبێ لە بینانە لەگەڵ ئەوەشە هەندێک جار جەستە ئەبێتە هۆی ئەوەی کە بەرگری لە خۆی بکات و ئەتاکی خانە تازەکان بکات
بەڵام ئەم دەرمانی مەناعەیە بێتە هۆی کەمکردنەوەی مەناعی ئەم کەسە بۆ ئەوەی هێرش نەکاتە سەر گورچی لە تازەکە کاتوتە جەستەوە. ڕاستەوەیە ئەو کەسانی دکتۆر کە یەک گورچیلیان هەیە چۆنە بێ مامەڵە بکەن و ئەو گورچیلێ چۆن خۆی ڕاهێنێ کە بەتەنها ئیش بکات. تەواان ئەو کەسانی کە لە مناڵیەوە یەک گورچیلیان هەیە فەرقی هەیە لەگەڵ ئەو کەسانەی کە لە گەورەیە یەک گورچیلیان هەیە گورچلەیەکیان لابراوە. بە حکمەوە ئەگەر لە مناڵیەوە یەک گورچیلیان هەبوو بێت ئەو گورچیلەیە خۆی ڕاهێنا و حەجمی زۆر گەورە بووە بۆی ئیشی دوو گورچیلە بکات. زۆر جارێ بینین کە حەجمی تەبیعی گورچیلە بین 10 سانتیم بۆ 12 سانتیمە بەڵام ئەیبینین کە چارەخوازی هاتوو بەلامان حەجمی گورچیلەکەی 14ەیە 15ەیە گورچلەی گەورەترە گورچلەی ئەو لای نەبووە بەڵام ئەم لای گەورەتر بووە. لەبەرەوە ئەو کەسانەی کە ئەو حاڵەتیان هەیە یەک گورچیلیان هەیە ئەبێت ئاگیان لە وەرزشەکان بێت ئەو وەرزشانەی کە لێدانی تایە وەکو دووگۆڵی یا وەرزشانەی کە زەربەی تایە هەندێک جار پێویستە کات ئەو لایەن بە شێوەیەکی پرۆتێکتیڤ سلنگێک هەیە پرۆتێکتیڤە ئەی پارێزن لە کاتی وەرزشکردنە و بەپی ئەو جیێفاڕی کە بۆی دیارەکە دکتۆرەکە طبعاً بێت پێشەوە فەحسی پشکنینی یوریا و کراتین بکات ئەگەر حاڵتێکا بەرز بێت خواردنی پرۆتینەکان و خواردنی سوێریەکان و خواردنی شەکر ئەمانە بە شێوەیەکی منتەزەم بێت و ڕێژیمێکی تایبەتیە بێت و ئاو خواردنەوەشی ئەبێت زیاتر بێت لە کەسێکی ئاسایی. باشە دکتۆر سەبارەت بە ڕەنگی میز زۆر کەس ئەپرسێ کە ئایا هەندێک کات ڕەنگی میزەکەم زۆر تۆخە یاخود زۆر کاڵە کامیان تەندروستەکەی وەچ کاتێک پێویستە ئەگەر ڕەنگی میز گۆڕانکاری بەسەردا بێت چارەخوا سەردانی پزیشک بکە. بەڵێ ڕەنگی میز زۆر شت تاسیری تێکات کەم خواردنەوەی ئاوە بێتە هۆی ئەوەی کە میزەکە خستر بێت وتمان سوپەر ساتوریشن ڕایەت ئەکرێت بێتە هۆی زیاتر دروستبوونی کریستەڵ و ڕمڵ و دروستبوونی بەرد و لە هەمان کاتە هەوکردنی گورچیلەکان و میزەڕۆ زیاترە لەو کەسانە کە کەمتر ئاوەخواانەوە کەمتر میزەکەن لەبەرەوەی یەکەم بەرگری لەش کە لەش بەرگری لە خۆی کات ئەوەیە میزی زۆر بکات بۆی بەکتریاکە نەتوانێت سەرکەوێ بە بۆری میزە بۆ ناو میزەڵدان و گورچیلەکان لەبەرەوە ئەو کەسانەی کە ئاو کەمە خۆنەوەتوان میزەکان ڕەنگی زەرترە بێت تۆخترە بێت و هەندێک خواردنی ژوورک و بۆ نمونە چارەخوازێک هەفتەیەک لەمە پێش سەردانی کردم کە ترسا بوو زۆر شەبۆکا بوو وتی میزەکەم سوور بووە وتم دوێنێ وارەچی و خواردووە وتی چاوە نەر وتم دەکاتە هیچ نییە و فەحسمان بۆ کرد وتی هەر فەحسەکەم وتم باش فەحسمان کرد سپاس بۆخوا هیچی نەبوو. طبعاً خواردنەکانیش تەئسیری هەیە حتا دەرمانەکان هەندێک دەرمانان هەیە وەکو فلاجیل ڕەنگی میزەکە قاوەی یەکات واتە چۆنە ڕەنگی میز سوورەکات چۆنە ڕەنگی میز سوورەکات واکرێت بیبەری سووریش سووریەکات لە هەمان کاتە گێزەریش ئەوانەی کە مادەی سووریان تایە ئەکرێت ڕەنگی میزەکە سوورکەن بە تایبەتی چاوانەر. باشە دکتۆر ببوورەلیندا باسی هەوکردنی پرۆستاتێ کرد هەوکردنی پرۆستات بەهۆی چیەوە تووشە بێ ئەم هەوکردنە چۆنەوە چ کاریگەریەکێ بێ لەسەر میز و میزەڕۆ. هەوکردنی پرۆستات 4 جۆری هەیە یەکیان جۆرە تا ئەوەیە کە زوو پێنجانرێت ئەکیوتە ئەگەر لە مەرحەلەیەکەمە چارەسەر بکرێت ئەو کەسە ئەتوانم بڵێم لە ساڵەوە چارەسەرەکرێت ئەگەر لە مەرحەلەیەکەمە چارەسەر نەکرێت و دوا بخرێت یاخود نیوە ناچڵ بێت چارەسەرەکەی هەیە هەفتەیەک ئەنتیبایۆتیکە خوات و بجێڵێ تۆزە نیشانەکانم باشوە بەڵام بەکتریاکە توانێت لە ناو خانەکانە خۆی بشارێتەوە بێ بە هەوکردنێکی مزمیم و درێژخایەن لە هەوکردن درێژخانەکانی شاد ئەویش دووسێ جۆری ترمان هەیە ئەکرێت گەورەبوونی پرۆستاتی لەگەڵا بێت ئەکرێت بێتە هۆی کۆبوونەوەی جەراحەت و ئیلتیهابات لە ناو پرۆستاتە کە هەندێک جار پێویستی بە نەشتەرگەریە بێت لە ڕێگەی ناوزوڕەوە بەڵام خۆشبەختانە ئەگەر چارەخواز زوو بچێت بەدەم حاڵەتەکەیەوە کە ئازارێکی زۆری بێت لە منتیقی حەوزیا لەسەر و میزەڵانی ئازارێکی زۆر بێت لە کاتی میزکردنا کزانەوەی بێت زۆر جار لە مەرحەلەیەکەمە لەرزوتایەکی زۆریە بێت ئێمە هەندێک جار داخڵیانەکەین لە خەستخانە 2 شەو 3 شەویان هێڵینەوە لە ژێر دەرمانی ئەنتیبایۆتیکا بەکانە لاوەریەگرن و پاشان لە ماڵەوە هەفتەیە گۆرەگرن ئەنجا دوای ئەوەش مانگێکی کامل کۆرسێکی تەواوکات ئەنجا توانین بەحسی بۆ بکەینەوە بڵین هەوکردنەکە باش بوو. دکتۆر زۆر کەس هەیە کە غەسلی گورچیلاکرا بەرگەی ناگرێت ئەمە هۆکارەکە چییە؟ بەڵێ ئەو چارەخوازان ئەکرێت نەخۆشی دڵیان لەگەڵا بێت یاخود کێشەی زەختیان هەبێت یا نەخۆشی درێژخایین تریان هەبێت وەکو شەکرە یاخود هەندێک چارەخواز هەیە خۆی زەخت نزمی لەگەڵایە یاخود بورانی لەگەڵایە دابەزینی شەکری لەگەڵایە بۆ ئەو کەسانە بێت لە هەموو لایەنەکانەوە دکتۆری هەناوی و پسپۆری گورچیلە
ئیڤالویشنێک و فەحسی تایبەتی هەموو بەشەکانی و سیستەمەکانی تر بکرێت ئەنجا کە بزانرێ فتە ینی بۆ ئەم غەسلە گونجاوە ئەنجا ئەخرێت سەر غەسل. دکتۆر لە ئێستا دیاردەیەکی حاڵەتێکێک کە زۆر باوە بە تایبەتی پێم وابێ لە ناو وەرزشوانانی شاهەیە ئەویش تێستیکولەر تۆرشن یاخود سوورانی گونە ئەمە چییە و چ هۆکارێک وە کام حاڵەتە ڕووبات؟ ئێمە لە تێستیکڵا شتێکمان هەیە ناوی گوبرناکیولەمە کە بەستەرێکە هێلکە گونەکە بەستێتەوە بە دیواری تورەکەی گونەوە. لە حاڵەتی ئەوەی کام بەستەرە وجودی نەبێت دروست نەبوو بێت یاخود لە شوێنێکی غەڵەتە دروست بوو بێت بە هەندێک جار لە سەروترەوەیە هەندێک جار نییە ئەبێتە هۆیەوەی هێلکە گونەکە بە دووری خۆیان بسوڕێتەوە وایرەکانی تویست بێت و خوێنهێنان و خوێن بردن ڕوونایەت کەمەش حاڵەتێکی ئیمێرجنسی و تەواریە ئەکرێ بڵێن ئەگەر لە ماوەی 6 بۆ 12 ساعتە فریای بکەوێت و حاڵەتەکە چاک بکرێت لە ڕێگەی نەشتەرگەریەوە ئەوە توانێت ڕزگار بکرێت بەڵام بەداخەوە گەر زۆر تەخیر بکرێت و بگاتە ماوەی 24 ساعت ئەبێت هۆی ڕەشبوونەوە و ئەبێت لا ببرێت. دکتۆر نەخۆش چۆن ئەزانێت کە بەردی گورچیلەی هەیە؟ ئایا ئازاری هەیە کە کەسێکە بەردی گورچیلە هەبێت؟ بەڵێ زۆربەی چارەخوازانەوەی بەردی گورچیلان هەیە ئازاریان هەیە و ئەتوانم بڵێم ئەو ئازار یەکێکە لە نیشانە باشەکان بۆ بەردی گورچیلە چونکە چارەخواز ئەگەر ئازاری نەبێت ناچێت بەدەم چارەسەرکردنی بەردی گورچیلەوە. بەداخۆ ئێمە هەندێک چارەخوازمان دیوە کە ئازاریان نەبووە گورچیلەکان بەردەوام ئاوساوە 6 مانگ ساڵ بۆتە هۆی سزبوونی گورچیلەکان. لەبەرەوە بوونی ئازار لە کەلەکە نیشانەیەکە کە چارەخوازەکە بچێتە لای پزیشکی پسپۆر فەحس بکات سۆنێر بکات بزانێت ئاوسانی گورچیلەکەی دەرەجە چەندە. ئێمە 3 دەرەجەمان هەیە لە ئاوسانی گورچیلە دەرەجە 1 دەرەجە 2 دەرەجە 3 لەوانەیە لە دەرەجەیەکە ئەگەر فەحسەکانی گورچیلە باش بێت دکتۆرەکە عیلاجی بۆ بنووسێت تا 2 هەفتە بۆ 3 هەفتە ئەو بەردانی کە حەجمیان لە بینی 5 ملیم بۆ 6 ملیمە ئەکرێت لە سا 6 بۆ هەفتە چارەخوازەکە بتوانێت فڕێ بە عیلاج. لە 9 ملیم و 10 ملیمە ئەتوانین بڵێن لە سا 8 چارەخوازەکە ناتوانێت فڕێ بات. پێویستی بە عیلاجی ترە هەندێک جار پێویستی بە لێدانە بە لەیزەر یاخود بە ناوزوور بۆی بەردەکە لابرێت و ئاوسانی گورچیلەکە و هەوکردنی گورچیلەکە کەم بێتەوە. دکتۆر هەندێک باسی چارەسەرەکانیمان بۆ بکەیت چۆن چارەسەری ئەکەت باسی لێزەرت کرد؟ بە خۆشحاڵیەوە کە ئێستا زۆربەی ئەو ناوزوور و لەیزەرانی کە لە جیهانە هەیە لە شارەکانی کوردستانە مەوجودە و لە زۆربەی خەستخانەکانە مەوجودە. لەیزەرێکێکە لەو چارەسەرانی کە زۆر ئیسفادی گەیاندۆ بە چارەخوازان و لە هەمووشی باشترەوەیە کە ئێستا ناوزۆری نەرم هەیە ناوزۆری نەرم بەبێ هیچ برینێک بەبێ چارەخوازەکە هیچ برینێک و بریناریکی هەبێت ئەتوانرێت بڕاتە ناو بۆری میزۆ بچێتە بۆری حالبەوە بچێتە ناو گورچیلەوە هەموو ژوورەکانی گورچیلە بگەڕێت هەموو بەردەکان و ورد کات و بیکا بە خۆڵ و لە هەمان کاتە چارەخوازەکە دوای 5 ساعت 6 ساعت بچێتەوە ماڵەوە بەبێ هیچ برینێک. بەڵێ دکتۆر باسی میزە چرکێشمان کرد دوایی حاڵەتێکی شەیە پێم وابێ کە کەسەکە تایە ناتوانێت میز بکە بە ئاسانی ئەمەیان چۆن ڕۆیات؟ هەندێک حاڵەتمان هەیە وەکو تەسکبوونی بۆری میز هەندێک جار لە دەرەنجامی هەوکردنی بەردەوامی بۆری میز ئەکرێت تەسکبوونەوە ڕووبات لە بۆری میزە یاخود گەورەبوونی پرۆستات. ئەم حاڵەتانە ئەکرێت هەندێک جار دەمارەکانی میزەڵدان توانای نەما بێت کە زەخت بکە بۆی میزەڵان بەتاڵ بێتەوە ئەمانە ئەبێتە هۆیەوەی هەندێک جار میزەڵدان ناتوانێت بە یەک جار خاڵی بێتەوە چارەخوازەکە چەند جارێکە چێ بۆ توالێت تا بەتاڵ بێتەوە یاخود فرەگرژی میزەڵدانە میش حاڵەتێکە ئەبێ هێڵکاری میزەڵدانی بۆ بکرێت ئەنجا دەرەکەوێت کە میزەڵدانە گرژبوونی لەگەڵایە یا دەمارەکانی خەلەلێکی تایە. ئەم حاڵەتانە بێتە هۆی دروستبوونی مزە چورکێ و هەندێک حاڵەتی تریش هەیە ئەتوانین بڵێن لەو کەسانە کە چا زۆرە خۆن کافاین زۆرە خۆن عیلاجی ئەو عیلاجانی کە بۆ زەخت و بۆ دڵ بەکارهێنرێت ئەوانە کاتەکەی تەوقیتێکی باش نییە بێتە هۆی میزە چۆکێکی زۆریان بۆ دروست بکات. ئەکرێت فیسۆلۆجیکەڵ بێت ئەتکرێت پاسۆلۆجیکەڵ بێت ئەبێ پزیشکی پسپۆر فەحسی بۆ بکات بزانێت بزەبت هۆکارەکەی چییە و هەندێک جاریش هەندێک چارەخوازمان هەیە هیچ هۆکارێکی نییە ئەکرێت لەسەرما تەئسیری هەبێت لەسەر میزەڵدانیان و چالاکی میزەڵدانیان وایان لێ بکات زوو بچن بۆ توالێت بەڵام باشتر وایە چارەخوازان لە کاتی نیشانانە یا لە کاتی بوونی خوێن لە میزە یا لە کاتی میزە چورکێ و کزانەوەی میزە پزیشکی پسپۆر بین و فەحسیان بۆ بکرێت و فەحسەکانیش ئێستا بەسیتە کاتێکی کەمەخانێت توانم بڵێم لە ماوەی ساعتێکە ئەتوانێت ئەو چارەخوازە دڵنیا بێتەوە کە هیچ حاڵەتێکی خراپی نییە.
دەستخۆش ئەی دکتۆر ئەگەر باسێکی میکانیزمی غەسلمان بۆ بکەیت کە چۆن غەسل بۆ کەسێکەکەن شێوازی کردنەکەی چۆنە؟ بەڵێ غەسلکردن طبعاً دوو جۆر غەسلمان هەیە غەسلێکمان هەیە پێڵەن پێریتۆنیەڵ لە پێریتۆنیەمەوە ئەکرێت واتە جیبەکان لەناو پێریتۆنیەمە و ئیشەکە لەوێەوە غەسلێکشمان هەیە غەسلی خوێنەوەی کە زۆر باوە ئەمە جیهازێکە ڕەت دەکرێت بۆ پاڵاوتنی خوێن بۆچی چونکە گورچیلەکان لەو کاتا سستیان لەگەڵایە ناتوانن خوێن پاڵاوتە بکەن لەو مادە زیان بەخشانەی کە جەستە پێویستی پێنیە و دەریەکات وەکو یوریا و کراتین و ئەو حاڵەتانە. دەستخۆش باشە دکتۆر هەموو چارە خوازێکە بۆ نمونە گورچیلی لاواز ببێت پێویست بە غەستەکات یاخود لە چ ئاستێکە و یەک شتی تر هەیە لەگەڵ هەڵکشانی تەمەنیشە وەگەزانی کە خانەکانی گورچیلە بەرە و لە ناوچوونە چۆن لە ناوچوونە چن چکە ئەمە چۆن تاویزیەکاتەوە گورچیلە لەو حاڵەتەیە؟ بەڵێ تەوان لەگەڵ بەتەمەنچوونە گورچیلەش بەتەمەنەوێت و بەڵام ئێمە ئەتوانین بڵێن ئەو خوانەی کە گورچیلە زووتر پیرەکەن بۆ نمونە جگەرە کێشان وەرزش نەکردن خواردنی ناتەندروست فاستفودەکان ئەوانە گورچیلە زووتر پیرەکەن یاخود خەوتنێکی ناڕێک خەوتن بۆ گورچیلە زۆر زەڕورە لەم دوایە سەلمێنراوە کە خەوتن لە شەواندا بە تایبەتی لە پێش 11 خەوتن بۆ گورچیلە تەئسیرێکی زۆری هەیە ئەم خوانە بێتە هۆی پیرکردنی گورچیلە ئێمە گەر بڵین کەسێک چۆن قەراری لەسەر بین کە گورچیلی بەرەو سستی ڕۆشتووە دوو فەحسی بەسیطمان هەیە یوریا و کراتین لەو چارە خوازانە بۆیان نەکەین طبعاً هەندێک جار پێش خواردن بۆیان نەکەین بزانین ڕێژی یوریا و کراتینەکەیان چێ چونکە هەندێک فەحس هەیە دوای خواردن لەوانەیە بەرزتر دەرچێت بە شێوەیەکی گشتی بەمە متابعەیان نەکەین هەندێک کەس هەیە یوریا و کراتینەکەی تۆزێکیش بەرزە بەڵام بەهۆی خۆپارێزیەوە بەهۆی وەرزشکردنەوە بەهۆی ئەکتیڤیتیەوە توانیوێتی ڕێژەی خوێ کەم کاتەوە و خواردنەکانی پرۆتینەکان کەم کاتەوە وەرزش بکات ئەبینیت 3 ساڵ 4 ساڵە لە هەمان ڕێژا وەستاوە و نەمان هێشتووە زیاتر بکات لەبەرەوە خۆەکان زۆر دەورە بینێت بۆی نێڵین لە مەرحەلەیەکە طبعاً 5 ستەیجمان هەیە 5 مەرحەلەمان هەیە بۆی گورچیلە بەرەو سستی بڕوە ئەتوانم بڵێم مەرحەلەی 1 و 2 کە سستیەکی کەمە چارەخوازەکە دەتوانێت وەرزشی خۆی بکات ژیانی خۆی بژی بەڵام ئاگای لە خۆی بێ بۆی دەرەنگتر بچێتە مەرحەلە 3 و 4ەوە ئەکرێت 10 ساڵی پێ بچێتە لە مەرحەلەیەک و چێتە مەرحەلەیەکی تر بەڵام خۆی هەوڵ لە خۆیان بە ئەو خواردنەوەی باش بێ منتەزەم بێ خەوی باش بێت خواردنیشی ڕێکوپێک بێت. باشە دکتۆر ئەم جاریان تۆڕ باشە دکتۆر کەسێک کە چاندنی گورچیلەی کردبێت چۆن پارێزگاری لەو گورچیلەیە بکات کە بۆ ئەو نامۆیە ئایا ئەبێ وەکو کەسێکی ئاسایی بژی یاخود کۆمەڵێک ڕێگەی جیاواز هەیە بۆ ئەو؟ بەڵێ طبعاً ئەم کەسانە مەناعیان نزمترە لە کەسی ئاسایی لەبەرەوەی لەسەر کۆمەڵی عیلاجن مەناعیان دابەزێنێت لەبەرەوە ئەبێ ئاگیان لە خۆیان بێت لە کۆبوونەوەکانە ئەبێ ئاگیان لێ بێت کەمتر تووشی ڤایرۆس و بەکتریا بن خۆیان پارێزن لە تەوقەکردنە لە ماچکردنە لە کۆبوونەوەکانە کە زۆر نزیک بوونەوە ڕۆیات کەمامە بکەن باشترە و ئەتوان وەرزش بکەن شتێکی ئاساییە وەرزش بکەن لە شوێنێکی گشتیا و هەوایەکی پاک هەڵمژن باشتریشە بۆیان بەڵام ئەو خواردنانە بێ شێوەیەکی بەرچاو زیاتر بێت لە کەسی ئاسایی و ئەبێت 3 مانگ جارێ فەحس بکەن بۆی بزانن فەحسی ئیشکردنی گورچیلەکەی کە بۆیان چێنراوە چۆنە و ئایا ڕێجێکشنیان هەیە بەرگریان هەیە بۆ گورچیلەکە ئازێتی گورچیلەکە دراوە یان نەدراوە ئەمان لەلایەن پزیشکی پسپۆڕی هەناوی گورچیلەوە ئەو فەحسانیان بۆ بکرێت. دەستخۆش دکتۆر لەناو وەرزشوانانە بە تایبەتی ئەوانی کە وەرزشی لە جوانی یەکەن تاوکەری خۆراکیەکانمان هەیە جا بەشێک لەو تاوکەرە خۆراکیانە ئەگەر بێت و زیادخۆری تیا بکرێ زیان بە گورچیلا گەنێ بە تایبەتی کریاتین ئایا خواردن یاخود بەکارهێنانی کریاتین کارێکی دروستە؟ دەوان ئەم کەسانە باشتر وایە پێشەوەی پرۆتین و کریاتینیش بەکاربێنن پشکنی گورچیلیان بۆ بکرێت بزانن فەحسی گورچیلیان باشە پشکنی میزیان بۆ بکرێت بەڵام ئەگەر چارەخوازەکە ئەو کەسی کە حەزەکە وەرزشێکی زیاتر بکە مەسڵی زیاتر دروست کات طبعاً دوو جۆر کەس هەیە کە چێتە قاعەوە بۆ وەرزشکردن کەسێک هەیە بەس بۆ گەورەکردنی ماسوولکەیە و کەسێکی تر هەیە ئەچێ بۆی وەرزشێکە بۆی سەحەتی باش بێت ئەوەی کە ئەچێ بۆ سەحەتی باش بێت تەوانە بێت کاردیۆ بکات کاردیۆ باشترین وەرزشە بۆ جەستە کاردیۆ چییە؟ کاردیۆ بێ لێدانی دڵمان زیاد بکات بگاتە 120 سەوسی
هەناسە بڕکێ پێ بکەوێت بۆی چیکڵدانۆچکەکانی سیەکان بکرێتەوە ئۆکسجینی زیاتر بچێتە خوێنەوە ئەمە کاردیۆیە ئەمە بێتە هۆی درێژکردنی تەمەن یاری ئاسن و گەورەکردنی ماسوولکە و پرۆتین خواردن نابێتە هۆی درێژکردنی تەمەن بەڵام کاردیۆ یەکێکە لەو وەرزشانەی کە بێ یاریزانانی ئاسنیش پێش ئەوەی دەستکەن بە ئاسن یاخود دوایەوەی کە تەواو بن بیکەن بۆی چالاکی گورچیلەکانیان و دڵیان و سیەکانیان باشتر بێت بۆ خواردنی پرۆتینەکانە بێت بە شێوکی منتەزەم بێت نابێت لە 2 گرامونی و پێرکەیجی لە کیلۆ 2 گرامونی و بە پێرکەیجی زیاتر بێت چکەوە تەسیر کات سەر ئیشکردنی گورچیلەکانە و شتێکمان هەیە پێڵەن هایپەر فیلترێشن یعنی فیلترێشنی پرۆتینی زیاتر و زەختی زیاتر بۆ سەر گورچیلەکە دەبێتە هۆی تێکشکاندن و ئینجری و بریناربوونی ئەو خانانەی کە پاڵاوتنی خوێنەکەن و عەزەتی گورچیلەکەیات وە لە هەمان کات شاکریاتنیش 3 گرام بۆ 5 گرام بۆ کەسێکی تەبیعی ئەتوانێت وەریگرێت لە ژێر ڕێنماییە و پێشتر فەحسی بۆ کرابێت و ئەبێت بەلایانی کەمەوە 4-5 مانگێک وەرزشی کردبێ پێشەوەی بچێتە سەر ئەو پرۆتینانە بەڵام ڕێنمایی ئێمە بۆ چارە خوازان و بۆ کەسانی کە وەرزشەکەن ئەوەی خواردنی تەندروست بەکاربێنن و خواردنی تەبیعی بخۆن هێلکە پرۆتینی زۆری تایە سنگی مریش پرۆتینی زۆری تایە پاخلەمەنیەکان پرۆتینی زۆری تایە ئەتوانن ئیسفادە لەو پرۆتینە تەبیعیە بکەن بۆی تەسیر نەکات سەر گورچیلەکانیان بەڵام ئەگەر کەسێک یاریزانێکی پێشکەوتوو بۆ حەزی کرد بەرەو بتوڵە بڕات و جەستەی گەورە بێت و حەزەکات ماسوولکەی زیاتر دروستکە ئەوانە لەژێر ڕێنمایە توانن پرۆتین وەرگرن و بەو شێوەی کە زیاد لە حەد نەبێت دکتۆر باسی پشکنینی ئەوەت کرد کە ئەوانەی کە چاندنی گورچیلیان کردووە 3 مانگجارێک پشکنین بکەن ئەی ئەوانەی چاندنی گورچیلیان نەکردووە چەند مانگجارێک پشکنین بکەن ئەجا ڕێنمایی چێ بۆ بینەرانمان وەکو دوپێیان باش ئەوانەی کە چاندنیان نەکردووە و ئینشاڵڵا چاندنیش ناکەن و گورچیلەکانیان تەندروستە بێت ڕێنمای ئەمەوەی ساڵانە متابعی خۆیان بکەن چارەخوازێکیش بۆ چارەخوازێکی تر بەپێی مێژووی نەخۆشیەکانی و بەپێی مێژووی ئایلەکەی کە نەخۆشی گورچیلە هەیە یانە کیس هەیە لە ناو گورچیلەکانیانە بەرد هەبووە لە گورچیلەکانیانە باوکو باپیرانیان هەبووە یانەبووە بەپێی ئەوە ئەگۆڕێت بەڵام باشتر وایە ساڵانە ئینسان هەرچەند گەنجیش بێت چێکەپی خۆی بکات و ڕێنمایی من بۆ بینەرانمانەوەیە تا بتوانین وەرزش بکەین بۆ هەموو جەستەمان باشە بۆ هەموو ئۆرگانەکان بەگشتی وەرزش سەلماندویانە جامعی ئۆکسفۆرد مێتان لایسێکیان کردووە سەلماندویانە بۆ هەر سەعاتێک وەرزشکردن وەرزشی کاردیۆ 3 سەعات ئەچێت سەر تەمەنمان کەواتە تۆ سەعاتێکە فەوتێ لە وەرزشکردن بەڵام دوو وەکو ئۆفەر وەرەگریتەوە وە خواردنی تەندروست وە شەرتیش نییە هەرسێ وەجبەکەنان بخورێت بە تایبەتی گەر کەسێکی جوڵە و نییە وەرزش ناکەی ئەتوانی 2 وەجبەنان بخۆی یا 1 وەجبەنان بخۆی ئەگەر لە ڕۆژەکە ئەکتیڤیتی زۆر نییە بۆی کالۆری زیاتر وەرنەگریت و بێت چاوری و بێتە نەخۆشی زۆر سپاس دەکەم دکتۆرەوە عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆ زۆر بەخێربەی بەنامەکان پڕ کرد لە زانیاری زۆر سپاس دەکەن ئێمەش زۆر خۆشحاڵ بووین بینەرانمان هاتینە کۆتایی پرۆگرامەکەمان هیوادارم سوودێکتان وەرگرت بێ هەر تەندروست بن خواتان لەگەڵ سپاس بۆ دکتۆر کە لەگەڵمان میوان بوو زۆر زۆر بەخێر بێت و تا بەرنامێکی تر و تا کۆمەڵێک بڕگەوتەوەر و بابەتی تر خواتان لەگەڵ